لاوڵێکدا بامەنجی دروستکردنی هێزێکی تۆکمەی سەربازی بۆ پێشمەرگە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بریتانیا و ئەڵمانیا پشتیوانی دەکەن. فەرماندەیەکی مەیدانی وەزارەتی پێشمەرگە ڕایدەگەیەنێت دروستکردنی هێزێکی لەو جۆرە خزمەت بە ئێستا ئایندەی گەلی کوردستان دەکات. دروستکردنێکی هێزێکی تۆکمە و پرۆفیشناڵ بۆ ئەمڕۆی کوردستان شتێکی زۆر زەروریە. ئەو ڕووداوانی ئەم چەند ساڵی ئەخیر کە ڕوویدا لە کوردستان ئیسپاتی کرد کە وەزارەتی پێشمەرگە بەڵێ هێزمان هەیە، لیوامان هەیە، لیواکانمان ئەم چەند ساڵە 3 ساڵی ڕابردووە شەڕی باشیان کردو بەرامبەر چەکدارەکانی داعش چەتەکانی داعش، بەڵام بە جۆرەی پێویست هێزێکی تۆکمە و پرۆفیشناڵمان نییە. ئەمڕۆ وای لێ هاتووە وڵاتانی هاوپەیمانان بەهانامانەوە دێن، وڵاتانی بریتانیا و ئەڵمانیا و ئەمریکا هاتوونە ئەو بەرنمەیان هەیە لەگەڵ وەزارەتی پێشمەرگەیە هێزی پێشمەرگە بکەنە هێزێکی پرۆفیشناڵ. بەرنمەیەکی تۆکمەیە پێشکەش کراوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە میدیاکانەوە بڵاو کرایەوە، کۆبنەوەی زۆری لەسەرکراوە لە وەزارەتی پێشمەرگە. پێم وابێ لەگەڵ حکوومەتی هەرێمی دانیشتنیان کردووە بەرنمەکەی شەڵاتێتە بواری جێبەجێکردنەوە. پارێزگاری کەرکووکیش ڕایدەگەیەنێت لە کاتێکدا کورد باس لە ڕیفرەندۆم و دەوڵەتی کوردی دەکات پێویستە هێزێکی سەربازی تۆکمەی پیشەیشی بۆ ئەو کیانە هەبێت کە ئەمانەوێ ببین بە وڵات ئەبێ هێزێکیشمان هەبێ هەموو وڵاتەکە بێت، هی فلان حیزب و فلان بەڕێز و بەڕێزیشی تر نەبێت، هێزی هەموو کوردستان بێ و هەموو کەسیش وەکو یەک هەلیان هەبێ لەم هێزەیە خزمەت بکەن. و من بەڕێی من کاتی ئەوە هاتووە لە کوردستان ئەوەی پێڵێن تەجنیدی ئیجباری، واتە هەموو کەس وەکو زۆربەی وڵاتانی دنیا لەوانە ئیسرائیلیش کە پێشکەوتوترین هێزی هەیە خزمەتی ئیلزامی هەیە، واتە هەموو کەس لە 18 ساڵیەوە ئەبێ خزمەت بکایترەوە کاتەکەشی دانرێ. ئەمە هێزێک دروستەکە ئیتر نەپەیوەندی بە حیزبەوە بێنە بە کەسایەتیەوە ئەبێتە هەموو وڵاتەکەەوە. ئێمە ئێستا باسی ئەوواکەین ڕفراندەم بکرێ و سربەخۆیی بکەین، یخۆ هێزێکمانەوێ هی هەموو وڵاتەکە بێت. لە کاتێکدا شەڕی داعش کۆتانە هاتووە و پێشمەرگە سەرقاڵی پاراستنی خاکی کوردستانە هەوڵێکی نێودەوڵەتی هەیە بۆ چاکسازیکردن لە وەزارەتی پێشمەرگەدا، ئەوش لە ڕێی دروستکردنی هێزێکی تۆکمەی سەربازی بۆ پێشمەرگە دەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.